ئەماگەر بمانوێت گەنجانمان هەلی کاریان پێ بدەین دەبی مەعاملی ناوەخۆ بکەینەوە دەبی فرەسی عمل دروستکەین لە کوردستان چکەم گەنجێکی زۆرمان هەیە بەڕاستی بێهیوا بووینە بەڕاستی توانایکی زۆریان هەیە بەس غەدریان لێ دەکرێت خاستان لە قیتاعی خاص ئیشان بەدەست ناکەوی لە چ قیتاعی خاص گەنجێک هەولی کار بدا دەبی سێ زمانی بزانی کە لە کۆلیش دوو زمان زیاتر فێر نەبووە. پێشنیارم ئەوەیە بۆ کابینی نوێ هۆشیاری زۆر گرنگە بۆ هەموو شتێک هۆشیاری بۆ گەنج لە ڕووی ژینگەوە لە ڕووی چەکەوە لە ڕووی جرگ و بەرگەوە لە ڕووی تعلیم لە ڕووی هەموو شتێکەوە لە ڕووی تەندروستی هیوادارم ئەو کابینی نوێیە هۆشیاری بۆ خەڵک ببینێتەوە زۆر گرنگە ئەو شتە. پێم خۆشە وەکو خۆم وەکو شەخص پێم خۆشە خزمەتگوزاری لە بۆ کوردستان خاصەمە لە زبەت هەولێری شارێکی گەورەیە پێویستی زۆر بە خزمەتگوزاریە لەگەر دامەزراندنی گەنجان بۆ یعنی دامەزراندنی گەنجان زۆر زەرورە لەو زوروپەلە بۆ خەڵک.